خوایەوە چەند ئاواکەی چەند دڵگیر و شیرینە، دەشتی خۆش و ڕەنگینە، ئاوی کەوسەرە، خاکی گەوهەرە، پڕ لە گوڵ و نەسرینە. سەیرانگای بەهارانی، سەوزە جیای نەرم و جوانی، سەد دڵ ئەبێ حەیرانی، ئاوی کەوسەرە، خاکی گەوهەرە، پڕ لە گوڵ و نەسرینە. ئیلاهی بە ناو و یادی تۆ هەزاران سڵاو بە جوانی دیمەنی ئاوایەکانی کوردستان پێشکەش بە ئێوەی ڕێزدار و خۆشەویست. دووبارە بە بەرنامەی کانگای ژیان بووینەوە میوانی ماڵەکانتان، تکایە ئەو ڕۆژ تا کۆتایی بەرنامە هاوڕێیەتیمان بکەن. ئەو ئاوایەی کە لە پرسەری من دەیبینن ئاوایی قەڵاتیان هەڵکەوتوو لە 26 کیلومتری شاری جوانی شنۆ سەر بە بەشی نەڵۆسا، هەرچەند کە کۆتایەکانی مانگی پوشپەڕا، بەڵام ئەو ئاوایە هەروە سەرسەوزە. تکایە لەگەڵمان هاوڕێ بن. لە باغی قەیسی مام ئەحمەدی خۆشەویست و عازیز داین لە خزمەت دادا ئایشێ. دادا ئایشێ باس و بەسەرهاتی زۆرە کە لە زمان خۆیەوە دەبیستین. چۆین دادا ئایشێ گیان؟ چاکم بە قوربانت ڕەحمەتی خوددا لێبی. سلامەتی ئەلحەمدولای بە کەیفی؟ یا ڕەبی بەکەی دەم ئینشاءالله لەگەڵ موسڵمانان. ئینشاءالله ئینشاءالله. تەمەن چەندە دادا ئایشێ گیان؟ وەڵڵاهی کوتیان منداڵ دەڵێن 68 ساڵی. دادا ئایشێ گیان وەلەدی و ئاوایی؟ وەلەدی کانێڕەشیان ماڵ هاتۆتە ئێرە. کەنج هاتوونێرە؟ واللهی نازانم ئەمن چکۆلە بوومە ئەگەوە بیرم دێ ئەگە بە کەڵ و عارەبە هاتینە ئێرە هەچی دیمە بیرنا. جا چۆن بواتنە ئێرە؟ ئەمە واللهی ئاغان لەوێ لێن زیز بوون دەریان کردین هاتینە ئێرە. هەر بەخێر بێن سەرسەر و سەرچاوان. دەی دادا ئایشێ گیانە حانەوە لێ ڕستەکەن لە باغ. ئەلحان ئەمەوە هاتوونە یاریدەی کاک ئەحمەدی ئیبرام وانە لە پیرانشاری ڕادەگەڵ خوشکە خاوەرێ مامقەرەنی هاتووین لێرە یاریدەی وان دەکەین لە وانەکان. ئای دەست و چاو خۆش بە عەرەبی پەس خەڵکی پیرانشارەی دادا. ئەرێ وەڵڵا ماڵن لە پیرانشارێ و هاتووینە یاریدەی کاک ئەحمەدی ئیبرام لەگەڵ خوشکە خاوەرێ لێرە کاریان دەگەڵ دەکەین. لێوێتان زەماوەند کردو وایە؟ ئەرێ وەڵڵا لێوێن سەماوەند کردو. دەی دادا جا بۆمان بژێرەوە بزانین چۆن زەماوەند کردو، چۆن بوو سوێ پیرانشاری؟ لێرە شەوێکی مەلا و شل لێرە خڕبوونەوە 7 ڕۆژ بوو خاڵم لێرە بوو، هەم خاڵم بوو هەم خەزورم بوو. بابی ئەو براژ دەمریەمەی. ئەمە دەنگکردنا خاڵیشم دەیکرد حتا ئایشێ نەدەما عەبدوڵڵای ئەمن وانەچێنە ناڕۆمەوە. حەت چەند بابم کوتینا و دایم کوتینا کوتی حەت دەمەوێ. هەستاین شەوێکی لێرە مەولودنامە بوو 4-5 مەلای لێبوون چەندی کەی خوددادە قەڵاتیانی لێبوون. بانجیان کردم کوتیان ئای ژوەرە حەستاری قسەکت پێ بڵین لە ماڵە جیرانی ڕا. ئەمیش هاستام هاتمە ئێرە کوتم کاک ئەحمەد چت دەوێ؟ کوتی وەڵا دەدەین بە حەوڵای خاڵم. کوتم بە خوڵای مێر بەو جێ لێ ناکەم. واللهی کوتی بەو سوێندەی بەو قورعانەی کاری خۆی دیتبوو دەبنەوەدا. کوتی بەو سوێندەی بەو قورعانەی مێردی پێنەکەی واد لێ دەدەم. کوتم وەڵا کەس ناتوانانی لێمدا. کوتی وەڵڵی دەروێژ محەممەدەچی دەگەڵ بوو بە ڕەحمەت بمردووە. کوتی بە خودای مێردی پێنەکەی وا لێ دەکەین قاعبەوا لێ کراوە پێکراو. کوتم دەی کوتم ناکەم. کوتیان هەر دەبی بیکەی. کوتیان بەڵا لەکن کەس دەنجێنەکەی ئەوە بەدزی مارەو دەکەین لەبەر سەفت و سەنەدی دەوڵەتێ. بەڵێت بەانی دایم بە ڕەحمەت بی لێ پرسیم کوتی ئەرێ ئایژ ئەو شوێ مارەیان کردی؟ کوتم نەوەڵڵا. کوتی بابە ڕۆڵە بۆ حاشا دەکەی بابە مارەیان کردووی؟ کوتم وەڵا نازانم دووسێ قسان لێ پرسیم قسەکان نەزان دانکە وا بڵەوە بڵەو کوتی جا مارەیان کردووی ڕۆڵە. تەمەنت چەند بوو دادا ئایشێ دەم؟ واللهی پێمە 20 ساڵ کاک ئەحمەد 25 ساڵ نەدەبووم. کاک ئەحمەد گیان دادا ئایشێ دەم چەند ساڵ دەبوو گە زەماوەندی کرد؟ 25 ساڵ نەدەبووم. کوڕە ئەڵای قەیرەکەت بووم نازانم. ئەتوو سەربازیت کرد بوو محەممەد سەربازی کرد بوو. ئەمن و مستەفا هیچ کۆڵە بووین ئەنگۆش ئیبرا گەورە بوون. دێوە کاک ئەحمەدی خۆشەویست و عازیز برای دادا ئایشێ هاتە لامان و دانیشتووی دێ و دەفەی بە تێر و تەسەلی لەگەڵ هەردووکیان قسان دەکەین. دەی دادا ئایشێ گیان بۆت باز دەکردین؟ وەڵڵی جا مارەیان کردین و ماینەوە بۆ پاییزێ 1-2 جاران بە ڕەحمەت بی ئەو کابرا هاتەوێ خاڵم دەیهێنا هەتا ئەمە هەر بۆ خۆن پێک ڕازی بین.
ئەمەژی تندوتندا یەک نەبوو داهاتە نێو کاریلان و بزن هاوێر دەکرد و دەچوینە سەراوێ و داهاتینەوە دوا دارن وێگرات چقاند باقەشی زۆرن چقاند ئەمە ئەمن و بابم و عەبدوڵای ڕەحمەتی و خاڵی ڕەحمەتیم و ئەمە ئەو چوارن باقەشی زۆرن چقاند وەڵا دو ئەم پاشی مارەکردنی ئەوان ڕۆیشتنەوە مەلێر من تا پاییزێ گوێستیانەوە پاییز نەبوو زستان بوو بەفرێکی بێ حەد باری بوو گوێستیانەوە و خۆشی و ناخۆشی وێگرا دانیشتین حەم لە خودا لە ماماغای خۆش بێ ئینشەڵا پەسژم بەژنەتان پێکرادا بەژنە پێکراوە برازنە مریەمێ و دا ئایشێ برازنە مریەم زۆری پێخۆش بوو ئایش قایل نەبوو دوا قایل بوونی دی شکری خدا ئەگە منداڵک پەیدا بوویدی بوو خۆن پێ قایل بووین دووە چەند منداڵ تێدا دایشەجیان وەڵڵاهی سێ کچ و سێ کوڕم هەنا خدا پێت بێڵن یاڕەبی لەبەر سێبەریان بحەسیەوە ئینشەڵا من ئاجەرە و زێنەبە و شەهلایە و ئیدریس و محەممەد و واحید ئەو شش منداڵنە خدا پێت بێڵن یاڕەبی دایژیان ئەگەر هاتمە لێرە دەتکوت ئاوات و ئارەزوم زۆرم بۆ بڕکمە بوومە باسی و ئاوات و ئارەزوانت دەکەی وەڵڵی ئاوات و ئارەزووی ئەوەم هەبوو بێمەوە دی مانگاچی جوان ڕاگرم یەک وەتاق و هاڵی بە ئیشتیاک خۆم بۆ چاکەن و تێدا دانیشم ئەو مانگای بەدەستی خۆم بدۆشم و ئەلێرە لە دێ گوزەرانی کۆن شارم پێ خۆش نییە تازەش هەر تووشی شاری بوومە کوڕەکی بێداوی با بەخێو دەکەم کوڕەکەم نەخۆشە یەکەم ساغا ماڵە خۆم لێ دەکەن ئەوان دەڕۆن ئەمن و ئەو کوڕش بەجێ دەمێنین خدا شەفای بدە ئینشەڵا خدا منداڵەکان پێ بێڵە یاڕەبی بەڕاستی کە ژیانی ئاوای نشینی بەتایبەت لە ئاوای قەڵاتیان زۆر خۆشە بەتایبەتەوەی کە دادایشە منداڵی و ئاوایش بۆ دڵی هەر لەلای ئێرەیە دڵم هەر لەلای ئێرە و هەر ئێرم پێ لە هەموو جێیەکی خۆشترە نێوە دێەوە ماڵە مام ئەحمەدی جەلجەلە سەردانیان دەکەی دەحەسێەوەی ئەلحەمدولای براکەم سێ چوارێک لێرەنە و دویانەوە لە شارینە و کەس پێشگیریم لێ ناکا هەت جێ پێم خۆش بوو دەچمەوێ بە ئارەزوو خۆم لە ڕۆژان لێ بووم پێنجان لێ بووم کوڕەکانوانەکەم ناکەن هەر دەخۆشی دابن ئینشەڵا خدا لێکتان نەکە یاڕەبی دادا بڵێن مەچوو دەچی چ دەکەی و کەس کاری پێم نییە جا با بچینە لای مام ئەحمەدی خۆشەویست و عزیز برای دادایشێ وا دیارە کە مام ئەحمەد لەگەڵ داخانمی بخوان نێوانیان هەبوو جێژوانیان هەبوو سەرکانیان هەبوو چۆنی مام ئەحمەد گیان يا ربي باشی شکر سلامەتی رالي راضي يا ربي خدا سلامتك مام ئەحمەد گیان خۆتمان پێدەناسنی بزانین چێت پێ دەڵێن لە نێو ئاواییدا اما مال احمد خالوسيني منشوري تەمەن چەندە مامە گیان من 72 سال ماشەڵڵا یاخدا تەمەن درێژ بی ئینشەڵڵا باغی خۆتانێدی خەریکی باغداری و کاروبارین بەڵێ کاربوو ساغ بە یاڕەبی پڕبەرەکەت بێ ئینشەڵڵا دەی مامە گیان بۆمان باسکەوە دادا زۆر بەگلەیە دەڵا ئەوان بە مێر داموانە بەڵام پێما بە تۆ لەگەڵ دایخانم نێوانتە بۆ کەینەوە بینەتە بوو والله جاوي او دراما لكن يك نبوين كاينو بيننا نبو ما يقدر نخوش دبزيد هر اوان مالن لكون خانم مالن ليربو اما تون خزم خالو ذا بول زابوين والله يقدر نخوش دبستو والله ما بيك راضي بوينو اي اوي العن او ديلا من اوانم زور زو بيرنا ماون او دادایشێ بیری زۆر چاکە بخداي امن وبيرم نما او فيالو هلا وبزمم دزانم اوي كان بي خوش نبو وندي دزانم بلان تشتكا عندك ما بيرنينا ئەخ مامە بەدڵی خۆی بۆی دیتیوای لە بیر نەماوەدا کە دڵە سەختیم کێشاوە بە زۆری بۆ هەمووی مو بەموو لە بیرە بله دەی مام ئەحمەد گیان جا بۆمان باس کە بزانین چۆن وشایی و بەزم و ڕەزم جێرا زارە و شەوەی کە خڕبووینەوە خاڵم بەڕەحمەت بێهات بوو شەوێ ماران کردن و ئەوان دوو کچ بوون ئەوان دوو کچیاندا بەمە ئەمە یەک کچ ئەکسەشی دیشان نێوی زارا بوو خوشی ئەو لەوەی سوکەتر بوو ئەویشاندا بە براکەی دیکەم وا بۆ ئەمە دیەوە شتەکە خلاص بوو زەماوەندن کرد و سەبت و تەشیلات جێبەجێ بوو ئەوی دیکە ئیوی نەبوو ئەو ڕۆی براکەی دیکەمش دەشی هەڵگرەویش لە عیفێوی ڕۆدوو کەوت ڕۆی خلاص بوو هەجا لە دوای وێ جار ئەمەش دی زەماوەندن کرد و تقریبا بەهارێ ماران کردن و پایزێ گوێستنەوە بەفرباری بوو تقریبا مانگەی زستان چوو تر شەوەک ئاوە بۆ بەفر و سەرمایە وڵای ئەو ژنان لە ماڵ دەخوارە بە پیان بەفر عەلێرە بوو هێنان بۆ ماڵێ جیب دەرنەچوو جیبەکەی بەفرەکەی هێندە زۆر بوو بەڵێ زمانی گۆ ئەسپوشت نەبوو بەسپی یارەگاکە هێندە ناخۆش بەسپوشی نەتان توانی بێنە ئەسپوشت کەم مابوو زمانی جیبی بۆ وەختی ئەرێ وڵا جیبەکەن هێنا بە جیبی هەر یەک ماشێنی پتر نەبوو ئەوی دیش بە پیان نارەوەندشی لەگەڵ بوون خولە ئاسەیدی بە گولێکی دوو نیشانەتان کرد پیرۆز و بێ ئیشەڵڵا دەی دادایشێ گیان جا بۆمان باس کە بزانین دەورانی کچێنیت لێرە چۆن بوو لەگە کچەکان چوو دەکرد لەگەڵ کچەکان کەرن زل دەکردن و سواری کەران دەبووین و ئاون پێ دەبردن ئەو دەمی ئاو شر لە مەزرا نەبوو بانی نوێژی سمەینی ئەچی دووسێ مەشکەندەژان و کەس بووین هەموو شاین بەخۆ بوو
مەشکەکانن دەژان و تەویلە بەرەکەن دەماڵین و نوێژی سپێنێکەرن دل دەکرد و دەڕۆیشتین بۆ مەزرایە حتا هیلاک دەبووین نۆکن هەڵدەقەنەوە و لای سواری کەرا دەبووین و بەغار بۆ ماڵێ خدا قالبوسا ئەوەندەن دڵخۆش بوو لەمە وا بوو خدا و دنیای بەڕوونی داناوە هەر بوومە حیندن دڵخۆش بوو ئەگەر لێرە نەجاتین بوو خەلاس بووین جارەکە ڕۆیشتین بە وڵاتیدا هەر ئێکی بەجێیەکیدا ڕۆیشتین کچ و کوڕ بەجێیەکیدا و ئەمە بەجێیەکیدا برا بەجێیەکیدا و ماڵە خۆیان کرد و هەموو بڵا بوون هەرێکی زەماوەندیان کرد و ڕۆژنە سەر ماڵ و حاڵ و هەرێکی شارێک و جێگایەک و دێک دە باشە با بگەڕێنەوە بڕێک پێشتە هەر دەورانی کچێنیت بۆمان باس زین لێرە مەشکەتان دە مەشکەی چ هەبوو لێرەدا وەڵا مەشکەی دار مەشکەی دار جا چاکیشت بە مەشکێ هەڵدەکوت بە خدای بە مەشکەشن هەڵدەکوان لەبەر کاک ئەحمەدی برام دەجێ ناکەم دەگەڵ برازم بە ڕەحمەتێ خدای شاد بێ ئەو مردووە ئێچی دووسێ مەشکەن دەژاندنە هیندن ڕزق و ماڵ هەبوو خوددان بوو یەکێک بڵە چۆڕە ماسەکەن دەیە شیر و ماستن لە کۆڵویتەوە هیندن ڕسق زۆر بوو ماڵە خاڵوسێنی ئەو برانم 5 برام هەبوون جغێڵ بوون 4 خوشک جغێڵ بووین هیندن کەیف ساز بوو هیندن بە خۆشی گوزەران کوێرەوەرین دەچێشە بەڵا حیسانی جغێڵ منزوری نییە هەرو چەند دقەیەکە لێ لەگەڵ دەستە خوشکان لەگە برادەرەکان لێ کۆ دەبوونەوە بە هەمووی هەبوو مادوایەتیتان لەبیر ناوەڵڵی مادوواتی براکم بڕک بەفەڕ بوو ئەحمە دەبینی برام ئەگە دەها دەکوت کتێ بۆ کار و نەکردووە کوڕدەم کوت برا لە ئەو دەست و دنیا کەم و هەڵقندوتەوە گالێشن لێداوە و ئەوان کردو دەکوت هەیوا لێ دەکەمەوە پێ دەکەم وەڵڵا کار و نەکردووە لەبەر حیلکە پێکەنینێ نازانم ئەوا قەڵەون و ئەوا دەکەنەوە دەکەن بۆ زۆرم کار دەکرد بەڵام بە خدای باوەڕ پێ نەدەکردین خوار قالبوو ساغ بێشەڵە دا ئەبرەکمان بۆ بە مەشکەی هەڵدەڵێ بەخوا لەبەر کاک ئەحمەدی نێنی کاک ئەحمەدی جازەیە پێ هەڵبڵێ ئاوە کاک ئەحمەدیش پێ بە زاتێ خوڵا پێم پێڵان کوتری بەشتیوە بەخڵانە لەبەر کاک ئەحمەد لە ڕووم ئەڵایە باشە پس دو پێکەوە دەسینەوە نیە و ئاوای لێ بۆمان پێ دەڵێ لێ کاک ئەحمەد لەوێ نەبێت زانی چۆن دەبی ئینشەڵڵا بە تەمای خودیاوەدا قەولی پێداوین دوا دەستی مەشکە لە زماندا ئایشێوە دەبیستین لە شوێنی پەروەردەکردنی ماسی لە ئاوایی قەڵاتیان داین لە خزمەت کاکە یاسینی خۆشەویست و ئازیز سڵاوتان لەبێ کاکە یاسینجان عەلەیکە سەلام بەخێر بن سەرچاوە چاو خۆش بە زۆر سپاس کاکە یاسینجان خۆتان دەناسێنن بەڵێ هەمن ناوم یاسین حەلیزادەیە خەڵکی شاری شنۆم لە ساڵی 89 دانگەگ لەو پەروەرژ ماسیم کڕی هەتا 3 ساڵ 4 ساڵ دوایە 6 دانگ ئێستا بەنای خۆم کاکە یاسینجان چۆن بوو تەماتان گرە و شوێنە بە شوێنی پەروەردەکردنی ماسی دابنێن لە منداڵێەوە حەزێکم هەبوو دەگەڵ زیندەواری تەڕەف بم بتوانم پەروەردەی زیندەوار بکەم دیار بوو یەکێک لە برادەرەکانم کە لێرە شەریک بوو دانگەکەم لەوێ هەڵگرتەوە بەو تەمایە کە هەر دانگەکەم هەبێ لێرە بتوانم ژیانێکی دیکە بۆ خۆم دروست بکەم ویستم دوور لە هاتوو هەرا و قیژە ماشێن و هاتوو هەریای شاری بێمە دەرێ بێم دەنێ و جێگایەکیدا کە دە ئارامشدا ما بەقی ژیانم زۆرتر دەبێدا بەسەر بەرمەتا لە شاری بم بە پێوەی کە زانیارێکم لەسەر و منتەقەیە هەبوو پێم وابوو لێرە دەتوانم کارەکانم دەستێ بکەم کە ئێستا ماوەی 3-4 ساڵە هەمووی بۆتەی خۆم توانیمە خەرجەکی زۆریش لێرە بکەم لەباری قازانجیشەوە باشە خراب نییە ناتوانین دەبی ناشکر نەبین زۆر شکر باشە الحەمدولله لە چ ماسێک لێرە ڕدەگرن کاکە لێرە فقط ماسی قزل ئالات چون سەردابیە ئاوی ئێرە ساردا بەرهەمی ماسەکەشن فقط لە ئاوی کانی بەرهەم دێ جاو ماسیە بۆ شێ دەفرۆشترێتەوە زۆرتری کارەکانم لەسەر سادرات کار کردووە دەتوانم بڵم 90 بەرهەمی ماسی من بۆ کوردستان ڕۆیوە کوردستانی باشوور وەلی ماوەیە کە بەهاتنی داعش بەداخەوە بازارەکەن زۆر لە کەمی داوە خەڵکی ئەو دیویژ ناتوانم قدرەتی خەریجان زۆر هاتوتە خوارێ بۆیە بازارن زۆر لە قزی داوەسە بەداخەوە کاکە یاسینجان ئێستا لێرە چەند کەس ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کار دەکەن ئێستا ڕاستەوخۆ 4
حایلە لێرە 5 حایلە لێرە ئیش دەکەن یەکیان وەک ڕانندەی ماشێنی گەورەکە ماسی دەچێشێتەوە یەکیان برایەکەمە کە دەگەڵ ماسی دەڕوا کاکسەلا یەکیان کاگرزگار کە بەڕێوبەری ئێرەیە ئاگای لە وردەکارەکانی ئێرە بەڕێوە دەبا دوو حایلەی دیکەش کە زۆر بەڕێزنیچان خەڵکی منتەقەی خانەیە چەند خەڵکی منتەقەی خۆمانە لێرە کار دەکەن وەک برایەکی سەرمان پێک وەناوە بمسەرت بن ئینشەڵا شو ساغ بە یا ڕەبی کاکە بوونی ئەو شوێنە بەینوانی پەروەردەکردنی ماسی توانیوێتی چ کاریگەرێکی لەسەر ئەو منتەقەیە هەبێ بێگومان خەڵکەکی زۆر هەر لەبەر ساخت و سازی ئێرەش بێ هاتوویان توانیونە لێرە جەزبیان بکەین لێرە کارەکانم بکەن جودا لەوی هەتا لێرە برادەر و جەماعەتێک کە بێ بتوانن لێرە ئیشەکەی بکەن کارەکانمان بەڕێوەبەرن داوان لە خەڵکی و دووسێ دێ هەیە وەک قەڵاتیان کە ئەو شوێنەیە پەروەژ ماسەکەی لێ دایرە بابخاڵاوەکانی ڕەشیش هەتا جێکەیمکانی هەیە داوان لەوان هەیە ئەگە ئەوان نیان کرد ڕوودەجێی دیکە دەکەین داوای جەماعەت دەکەین بۆ هاوکاریکردن هەربژین ئینشەڵا لە شو ساغ بە یا ڕەبی ناوچەیەکی خۆش و سەرسەوز دەتوانم بۆ سیاحەت ڕووی تێبکەن و لێرەش کە پەروەردەکردنی ماسی کاکە یاسینی لێرەیە دەتوانن بێن و لێرە ماسی کە بابی نوۆشی جام بکەن جێگای ئاماژەیە بەرنامەی چەند مانجی دیکەماندا هەیە ئەگەر کامێرا بتوانێت ڕووی تێکا لە خوارەوەی حوزەکان جێکی بوومی گردی دادنین کە لێرە هەم ڕێستورانێکی بوومی بێ هەم ئالاتی غوشواش دادنین میوانداری ئەو خەڵکانە دەکەین کە لە شار و لە دەروبەر ڕادیان بۆ ئێرە لە خزمەتیاندا دەبین ئینشەڵا کاکەجان هەربژین یا ڕەبی ئینشەڵا بەتەمای خودایەوە دەبێتە هۆی ئاوەدانبوونەوە و قەرەباڵغتربوونی ئاوای قەڵاتیان هەرەوەش جێگای دڵخۆشیە بۆ خەڵکی ئاوایی بەتایبەت بۆ لاوەکان کە دەتوانن زیاتر خەریکی کاروباری سەنعەتی بن دیارەکە هەلیکار بۆ لاوەکان دەرەخسێنێ بۆ بوژانەوەی بواری ئابووری ئاوەدانی زۆر بە کەڵک دەبێت دەسا و خۆش بە کاکە یاسینجان کاکە یاسینجان قسەی کۆتاییتان چێ داوام لە لاوەکان هەیە لەو جەماعەتەی کە بار دەکەن دەڕۆنەوە بۆ لای شار داوام وایە ئەگەر ناشگەڕێنەوە دەنا ئەوەی دیکە کە لە دێهاتەکان ماوەتەوە نەگەڕێنەوە بۆ لای شار هەر لە جێی خۆیان بێنەوە جێی کاسپی زۆرە بکرا منتەقەی دێهات قەرارنی ئیلا بچین لە شارەکان دامەزین بینە ڕانندا یا بچنە مۆڕدارەکان یا لە جێگاهای دوور لە خانەوادەی خۆیان کار بکەن دەتوان هەر لە دەوروبەری خۆیان زۆر کاری چووکە کە جێگای گوستەریشی هەیە بتوانن حتا دەتوانین بە ڕاگررتنی 100 دانە جوچکەر مریشک ڕاگرتن پێم وابی ڕۆژێک دەتوانن ببنە سەعب مۆڕدارێکی گەورە جێگای ئاماژەیە ئەوەش دە کۆتاییدا پێتان ڕابگەێنم سەدی چەپەرابات لێرە دروست دەبێ ئێرە پۆتانسیێلێکی یەکجار زۆری دەبێ داوام لە لاوەکانی ئەو منتەقەی هەیە دە و بەرنامەی دوا ڕۆژی ژیانیاندا هەبێ کە دەفکری کاسپێکدا بن کە خەدەمات ڕەسانی بکەن بۆ ئەو میوانانەی کە حتمەن لە دوور و نزیکەوە دێن بۆ ئەو منتەقەی گلێکشم لە فەرهەنگی خۆمان هەبێ وەک ئێرانی بەحام و بەتایبەت کوردستان فەرهەنگی خواردنی ماسیمان زۆر لە خوارەیە پێمان وابی ئەگەر ماسی بکڕین یەک لە چاکردنەکەی بەداخەوە ژنەکان گلیان هەیە کە ئەو کێشەن بۆ هەلکردونە بە چاکراوی دەتوانانی ماسەکانیان بدەینێ کێشەی دیکە قیمەتەکەیتی بە بڕوای زۆر جەماعەت ماسی خواردن گران دەکەوێت لە قیمەتەکەی کەچی با پێتان ڕابگەێنم گۆشتی سوورکە دەکڕین بە 25 بە 30,000 تمەنی لەوانەیە 50-100 گڕەم دادەندری لە پێشەر نەفەرەی ئەنگۆ بە 200 گڕەمیش لە هەر ماسی دانێنە سەر سفرەی ئەگەر لێک بدێنەوە دەتوانن کە حساب بکەن بەراوردکەن قیمەتەکەی زۆر لە خواردتر دەکەوێت هەرزانتر دەکەوێت ئەو قازانجانێک کە ماسی شەیتی کە بۆەوەی نابێ بە خەڵکەکەی ڕە بە جەماعەتی ڕابگەێنین هەمومان شارەزین کە چ قازانجایەکی بۆ لە شینسان و بۆ دژایەتی نەخۆش و بەڵێ فەرمووت هەر ئەوە هۆکارێکی باشە کە ماسی مەسرف بکرێ لێک دانەوەیکی جوانتر بکەین لە شێوەی مەسرفی با 3 جاران دەمانجێدا بخۆین کە هێستاش کەمە ئەمان هەر جارێ با 2 کیلۆ بخورێ چیلۆیەک بخورێ نەگەوەی کە 1 جار دەکڕین 10 کیلۆ 10 کیلۆ حساب دەکەی 200,000 کەوتووە لەوانێت تا ساڵێکی دیکەش لە ترسێ و 200,000 تمەنی بۆ لای ماسی نەچینە بەداخەوە
فەرمایشتەکانتان زۆر بەجێیە کاکە یاسینجان، وەک کاکە یاسین فەرمووی دەتوانن لاوەکانی ئاوایی بە بیرۆکەی باش لێرە کار بخڵقێن و لەو لاوە دەتوانن تەنانەت خەڵکی شاریش وەکو کاکە یاسین ڕوو لە ئاوایەکان بکەن و لێرە کاری زیاتر و زیاتر بخڵقێن و پەرەی پێ بدەن. دەست و چاو خۆش بە کاکەجان هەر بژین ئینشەڵڵا. بەخێر بێن سەرچاوم زەحمەت چێشە بە هیوای سەرکەوتن. لەبەرەوەی شوێنی پەروەردەکردنی ماسەکەی لەژێر سێبەری دارەجێ و ژێ کاکەشوانی خۆشەویست و ئازیز مەڕەکانی مۆڵداوجێ ئاماژەیە کە بڵم کاکە نایبی خۆشەویستمان سێ ڕۆژە بۆ بە بابەکە ئێستا کچەکان نێو نەناوە ئینشەڵا کە نێودێر بێ و خەدەمی خێر بێ ئینشەڵا جا هاتوین لێرە لە لای کاکە نایب دانیشتوین دەڵێن کاکە نایب دەنگی خۆشە شوانەیدی شوان بێ و بێ دەرێ و ئەو سروشتە جوانەی ببینی حتمما دەنگت دەکرێتەوە و گۆرانی و قام و حەیران لەبەرە خۆیەوە هەر دەڵێ سڵاو لێ بە کاکە نایب جێ سڵاو بەخێرن سەرچاو من گۆ زۆر بەخێرن خۆشحاڵ منە گۆ هاتون تێرە دەخزمەت دەکەم کاکەجان ئەمەش دڵشادین کە لە خزمەت دێوە داین کاکە نایب جیان زیاتر خۆتان دەناسێنن ئەمن ناوم خەڵکی قەڵاتیانی و کوڕی مستەفای مام لەتیفیمە تەمەنی چەندە کاکە نایب جێ 25 ساڵ دەبم یاخوا تەمەن درێژ بن ئینشەڵا مەڕی خۆتانن بەڵێ چەند سەر دەبن بە خودای 300 سەرێک دەبیت ئای لە خودای بە زیاد بێ ڕەبی کار و پیشەتان ئاژەڵداریە هەژەڵداری و کەشاوەرزی و ئەو جوورارێ وەڵڵا قەلب و ساغ بە یا ڕەبی بەرهەمی چۆنە کاکە بەرهەمی باغ و باغات و سەمەڕدارەکەتان چۆنە بەس زیابی لە خودای بە خودای باشە هەر سەر بەرسڵ بن ئینشەڵا کاکەجان یا ڕەبی جا کاکەجان دەڵێن دەنگت خۆشە دەنگم خۆشە وەڵڵا جا خۆت چ بڵین بڵێ منداڵی ئەو سروشتەی بم دەنگم خۆش دەبێیدی جا حەیران و پێخۆشە لە هەوکوو پێخۆشە چ بیت هاتی دڵی کاکە نایبی بیهێوێ حەیران دەڵێم کاچی نەبرە دەنینە لە چۆت گاز دەکەمە بەخوا کەمێ لە دۆهرە دۆهران لە دۆهرە سەرخانێ و ئامنەوە ئاورەکەم تێبەر بوو تێ لە دەرو نێ لە دەروخانێ نە بە بەهایەکەی دەگژێتەوە نە بە بارانێ و نە بە پاچ و پێمەڵان سەداوە نە بە گڵوە سەردانێ و ئەنگۆ توخداکەنێ جوابە چی بدەنە ناسک و نازدار حەیرانێ دەدا دەوایە چی بۆ من دروستکە لە هێلێ لە دارچینێ لە ڕەشە ڕیحانێ ناوەڵا لە قۆڵنجانێ و ئەما بەخوای کەمێ برینم گەلک سەختن بەخوای کەمێ کەوتونتەوە بەدەنێ و ئامانە بۆ خدایە کەمێ بەو دەوایانە چانا بمەنگۆ بە ناسک و نازدار حەیرانێ بڵان دەدا دەوایە چی بۆ من دروستکە لە ئارەقەی سنگومە بکە دەدا لێم نەبیتەوە شەربەتەکەی ئۆی دەمردنێ یاخوا دەنگن نەرزەکە کە نایبجیان دەست و چاوت خۆش بێ عەرەبی دەڵێم ئینسان هەچەند ماندوو بێ لێرە دەحەسێتەوە هەست دەردێکی بێ لەوانەیە لێرە فەرامۆشی بکە لێرە چۆماوێکی خۆشی پێدادێ و کاکەش کە بوختەکەی هێناوە لێرە دایناوە و نەهارەکەشە لێرەیە و چایەکی کتری ڕەشیشی وەسەر ناوە و ئەمەش قەرارە بۆ چایەکی لێ میوان بین خزمەت و داینە ماڵە خۆوە ئارێوەڵا هەموو شتێک حازرە ئەوە چا حازرە وشت دەست و چاو خۆش بێ کاکە یا ڕەبی جارە هەوایەکی دیکەمان پێشکەش بکە دوای دەچین چایەکەش دەخۆینەوە هەوایەکی دی با گۆرانی بێ با حەیران نەبێ گۆرانی وڵا نا هەزام ئەگەر لاوت فەرمون وی دەلوی لۆی 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 دەلۆی لۆی 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 دەلۆی لۆی 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 وی دەلۆ لۆی 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 ئاخ دەلۆ لۆی لۆی بریندە هەرێوەمە وی لە دائم بەهارە نەنگێ گوڵان بکەسک و سۆر و شینایە
ئەزی بەری خود دەمە چیایە کوردستانێ لە من ئاگر بارانە هەنگو بەری خوب دەنا گوندی قەڵاتیانێ لە من خۆشە شینایە ئەزی بسێ دەنگان ji بۆنگۆ دخینم لە ئاواز و بەست و حەیران وێ بەندان وێ کەلیمە دەلۆی لۆی 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 ئاخ دەلۆ لۆی 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 ئاخ دەلۆ لۆی لۆی بریندارێومە دەنگن نەرزەکاکی من هەر بژی ئیشەڵا بەڕاستی کە گشت زاراوەکانی زمانی شیرینی کوردی هەمویان بە گشتی شیرینن گۆرانێک بوو هەوایەک بوو بڵین لاوەکێک بوو بە زاراوەی کرمانجی پێشکەشیەوە خۆشەویستان و ئازیزان کرار دەنگن نەرزەکاکی من هەر بژی ئیشەڵا دەست و چاوت خۆش بێ گشتم زۆر خۆ هەژنیە هەگم برسێ بۆمە کاری برسیاتت نەچاکتریشت بۆ دەکتین ئێمە کە زۆرمان چێژ لێ وەرگر کاکەجان دەست و چاوت خۆش بێ یاڕەبی نادیارە هێستا ئاوایی کاریگەری خۆی لەسەر خەڵکەکەی هەبوو کاکەش پێما بێستا ڕۆنی زەنگ و کەرەی هەردەخوا لێرە ئەرێوەڵی الحەمدولله هەیە خدای بە زیادە بۆیە دەنگ وا خۆشە یاڕە بێتە من درێژ من ئینشەڵا قالبوەر ساغ بە کاکی من دەنگی زرینگە زەنگوڵی بزنەکان دەهادێمەش هاتی نێرە تا بە دیمەنێکی جیاوازتر هەوایەکی دیکە لەلایەن کاکەناییبەوە پێشکەشیەوە خۆشەویستان بکەین بەڵام کاکەنایب گیان بەر لەوەی کە هەواکەمان پێشکەش بکەی بۆمان باسکە فەرمووی خدا کچێکی جوانی سێ ڕۆژە داویەی ئەگەر بە دنیا کچەکەتان چیتان پێشکەشی خێزانتان کرد کار بە پێکەنین گەیشت دەی کاکەنایب گیان خۆ زۆر هەڕەکمان بۆ سەر بڕی ئەرێوەڵا دەخۆشیان سبڵین دەست و چاو خۆش بێ یاڕەبی قەدەمی خانمی کچیان خەرخێر دەبێ ئیشەڵا کاکە زیادە لە حەد دڵخۆشە ئەوەندە دڵخۆشە کە بۆ کوتن نابێ وایە کاکی من بەڵێ ئەرێوەڵا زۆر خدا پێتان بێڵێ ئیشەڵا بۆتان بێ بەداری بەری یاڕەبی دەی کاکەجان فەرموو هەوایەکمان پێشکەش بکەن ڕەنگی گولان کەسک و زەرە داخەزیەمە هەرێ وەرە ڕەنگی گولان کەسک و زەرە داخەزیەمەن هەرە وەرە ئەسحەینانە بەژناتەمە کچێ دینێ وەرە هەرە ئەسحەینانە بەژناتەمە کچێ دینێ هەرە وەرە ئەزم هەرم کوردستانە چ شێرینە کوردستان چ شێرینە جێمەیە پر شێرینە ئاخازیامە کوردان وڵاتیمە پر شێرینە ئاخازیامە کوردان وڵاتیمە پر شێرینە دچم وڵاتی غوربەتێ دچم ژە وڵاتی غوربەتێ ئەزێ لێرە بار دکەم دچم وڵاتی غوربەتێ ئەزێن لێرە بارکەم هەرم بە وڵاتی غوربەتێ لاوای قەڵاتیان لە خزمەت خاڵە حاجی خۆشەویست و دایە خانمی داین دوودانە لە بە ساڵات جوانی ئاوایی قەڵاتیان سڵاو لێبە خاڵە حاجی گیان سلام و رحمت الله بخێری خوشکەکەم سەر چاوە چاو خۆش بێ عەرەبی باشن شکر سلامەت الله شکری خدای الحمدلله باش دەبین ئینشاء الله الحمدلله ڕحم بە حاڵی هەموو لایەکن بکە یا ڕەبی ئیلاهی ئامین هەر باش دەبن ئینشەڵا خاڵە حاجی گیان خۆتان دەناسێنن ئەمن بە ئیسلاح حاجی باپیر مەشهورم ئەمما دەسجیلدا حاجی مستەفام پێ دەڵێ باریک خەلیفانی باریکی خاڵە گیان تەمەن چەندە والله تقريبا الحان 61 صالة جا خالة جانا حان بيضلن حاجي بابير يا حاجي مصطفى والله جا كيف قلت حاجي بابير مشهور لمنطقة اما شر بيضلين حاجي بابير دي خالة حاجي جان تمنو سندا
والله 61 ساڵم ئەمن یاخواتە من درێژ بن ئینشەڵڵا وەلە دیاوای قەڵاتیانن وە خدای یاری وڵای هەر بە منداڵی لەسەر پشتیلان چێ بوومە هێناویان مەێرە لە چۆ ڕاهاتونێرە وڵا لە سێڵێرا هەر لەسەر پشتیلان کێ نابیان نێرە ئەوەی بەبیرین گۆ بێ ئاوای قەڵاتیان ئارێ وڵا هەر لە ئاوای خەڵاتیان بووینە خاڵە حاجیجان بۆمان باس کە بزانینەوەندەی بەبیرین گۆ بێ ئاوای قەڵاتیان چۆن بوو چەند ماڵ دەبوو وڵی ئیزا وەختەچی حد ماڵی چاک دەبوون دوای ئەوە هەتا عادی بوردە وردە زیادی کردووە تا الان وڵات ممکنە پاڵیوەسی ماڵی داوە ئەلعان ئەو دەمەی حەبێم زەرەت بن یاخوا دێدەم کاروبار و چ بوو زمانی زوو کاروبارم فقط مەرداری بوو مەرداری هەندێک کەشاوەرزی هەندێک بارمار و هەبوون دەرهێناوندنا هەر مەرداری بوو ئەرێ وڵە ئیدی دوای وردە وردە کشت و کاڵ پەرێگێ وڵا دوواژی دێ و باغ و ماغیان چەقاندون الحەمدولله والحەیۆ هەندێک بەراو مەراو هەنە و ئەوە دایانکەینە کاسبی و ئەحاوەزی ئاژەڵدارێکی چۆنە وڵا کەم بۆ ماڵداری هەر هەندێک محاڵان مانگیان هەنە مانگای کەشاوەرزی دوسێ ماڵی مەریان هەیە دەنا وەڵا مەڕداری کەم بووە بۆ خۆتانە لان هەتانە بۆ خۆم هەمن سێ چوار سەر مانگای کەشاوەرزی هەنە خاڵە حاجیجیان نێو ئاوایی یا دەرەوەی ئاوایە قەدیم کانیاوی لێ بوو لێ بوو بەڵێ ئەلان ماون تقریبا ماون نێویان چ بوو وڵا وەختەچی ئەو مەزرا بەراز سۆڵان کانی ورجیان پێ دەکوت ئەو کانیەکی لێ بوو کانی ورجیان پێ دەکوت کانی زیل ئاوی هەبوو بەڵا شوێرەکانیە ئەو زار ئەو لە ئەو ماڵە خاڵوسێنی و مێرجی ماڵ خاڵوسێنی بەیسلا سەرین چاوی کانیە هەلحان منبعیشان لەوێ دروست کردووە ئەو وەختەچی فقط عالم لەوێ کاری دەکرد لەو ئاوەیدی هەر بە گۆنزان و بە کوندان و ئاویان دەهێنا و لەویان ئیسفادە دەکرد هەتا ئینقلابەش لە شیشان بۆ کردوینە الان لەو کانیڕە ئاوێ دێننەوە ئەرێ وەڵڵا ئەلاوا هەیە هەر خەڵک بچێ بۆ سەرکانێکی بە پێوەی کرد لە کێشش کراوە بەڵام وەکی دیکە بچێ هەر ماڵی لەسەر ئان لەو لای سەرەوە و ماڵ کاکە ئەحمەدوان لەسەر لەوی ئەو ئاوەینە لە خدای بە زیاد بە دیارە منتەقەیەکی پراویشە ئەرێ وەڵڵا الحەمدولله ئاوی هەیە لە سای حەمدی خوددایە وەرێ وەڵی ئاوی چۆمیشن هەیە و ئاوی کانیاویشن هەیە الحەمدولله هەنە وەڵڵا نسبەت خڵای بە زیاد بێ عەرەبی خاڵە حاجیجیان ئاوایەکانی کە بە دەوروبەری ئاوای قەڵاتیانەوە چۆنە وڵا ئاوایەکە ئێشان ئەلان ئەمە جیرانی باب خاڵاوێنە لە لای دەستی خوارێ لە لای سەرەوەش ئاخرین دەست جیرانی کانی ڕەشە ئەو جار شێخانوانژەوە بەو دەستی ئەو لایوەنە چەپەراوەیە کە لە بەرەوەی باب خاڵاوەیە ئەمە جیرانی ئەو دیانەینە زۆر باشە خاڵە حاجیجیان ئێرە ڕێگاکەی لە شاری دوورە وایە دیارە قەدیم هاتوو چۆ ڕێگاوبان و ناخۆشتریش بوو لالان ئەگە نەخۆشێک سەرێشێک گرفتاریەک لێرە هەبا چۆن چارەسەر دەکردرا وڵا جا چارەسەریەکەی ئەوەی لێرە عیلاجی هات بە مەسەلەن سوتا و با بە هێل کەوشتی جێبەجیان دەکرد مەسەلەن عەرزی بە حزورت دەکەم هێلکەن بۆ دەسووتان ئەدی ئەوەی بەزە نەخۆشیێکی هەبا ئەو پێیان دەکرد نەوبەتی و ئەوە نازانم چییە و ئەوان دازان سوزانم هەرێکی لێشان بۆ ساز دەکەن ئەگە عیلاجی نهات بە وەڵا بە یەکسمی دەن برد بۆ شاری جاو کەسێکی تایبەتە بوو لێرە و دا و دەرمانەی بکە بە خدای هەبوون ئەو پیرانە ئەو پیرانەوەی مابوون ئەو دەمیشتیان دەزانی بەعزەک ئەو جورشتانیان ساز دەکردن و پیان دەرمان دەکردن و پیان عیلاج دەکردن دناوەڵا ئەوە عیلاج هات باوە هات باوی نەشاد بەخوای دەبا سواری یەکسمیان کرد بە یاڵا بۆ شاری زۆری چاکشیان لێ دەزانی تقریبان زۆرێک لە دەردو نەخۆشەکانیان لێرە چارەسەر دەکرێت ئەرێ وەڵا عیلاجیان دەکرا ئەرێ وەڵا عالم باش بوو عالم وەگەلحان نەبوو عالم زۆر ئاشکی دکتور و ئەولای نەبوو بەو دا و دەرمانە سنەتیانە تقریبان کارەکانیان جێبەجێ دەکردن باشە خاڵە حاجیجان سپاس خاڵە حاجی دەوروبەری ئێرە ماشەڵڵا هەمووی سەوزایی و شین و دار و درەختە جا بە پێوەی کەلام باغی لێدرا بەڵام دیارە داروشی خۆڕسکیشی هەر لێ جا دارە خۆڕسکەکانی ئێرە چنە ئەرزی بە حزور دەکەم ئەو دارانێک کە بە ئیستیلاح ئەما بە نێوی شێخ پیرغەی بیان هەڵدەدەن دەڵێن ئەوە بە ئیستیلاحی ئەو پیرغەی بینە ئێشان ئەرزی بە حزور کرۆسکە جێوژە سوورەیە جێوزە ڕەشەیە جێوژە زەردەیە ئەرزی بە حزور دەکەم تاوکە تووە ئەوانە ئەو ئەهمونە عەدە جۆزیشی لێدارە جۆزیشی لێ هەر جەنگەڵیە حانبەریان هەرماوەی ئارێ وەڵڵای تەواوی عالمی ئیسفادیان دەکارێ وەڵای پایزان لە نەغەدە و لەوان ڕعەجەم دێن بە ماشێنان جێوژان دەبن کرۆسک عالم دێ لە جەڵدیانی ڕا لە سۆفیانی ڕا لە هەموو دنیا ڕادێن پایزان کرۆسکان بە باران دەبنەوەرێ وەڵا الحەمدولله ماشەڵڵا منتەقەیەکی هێندە خۆشە خەڵکیش زۆر ڕووی تێ دەکات وەڵا خۆشە الحەمدولله کوشادە و سەعەبدارە و ئەو جار سێبەری زۆرە و ئاوی زۆرە و الحەمدولله وەڵا کوشادە ئەرێ وەڵڵا یاخوا لە خدای بە زیاد بێ ئیشەڵڵا خاڵە جان زەمانی زوو جێژنە بۆ ناینیەکان لێرە چۆن بەڕێوە دەچون وڵا جاژنەکان هەر وەک جاران بەڕێحانش هەر وەک جاران ئەلان چۆن بەڕێوە دەچن ئەمە ئەلان تقریبا برێشان سەخت کردو دەنەوە وەڵا زاران 27 ڕەمەزانی هەبوو جێژنەی قوربانی هەبوو جێژنەی مەولودی هەبوو
ئەرزی بە حزورت دەکەم ئەوانە ئەو جێژنانە وەڵا وەک زمانی جاران بەرەوە دەچون حالم نان و شێوی ساز دەکرد و جێژنانان لێک دەکرد و بەخۆشی و ئەوەکان لێک کۆ دەبوونەوە دەڕۆشنە ماڵەکان ئەرێ وەڵا ماڵان دەکردن بەڵا بەخدا ئامڕێکشان بڵێشان سەخت کردو یەک دەڵە مەولودی نیە و یەک دەڵە نازانم و جێژنە قبوڵ نیە و یەک دەڵە بڵێ بەسەری غەوز نازانم گوناحە و بەسەری پێغەمبەری گوناحە و ئەرێ وەڵا حانە و شتانە پەیدا بوون دەنا وەڵا زاران حالم زۆری احتقاد بەو شتانە هەبوو وەڵا هەموو شتیان پێ گەورە بوو نوێژیشان پێ گەورە بوو ڕۆژوشان پێ گەورە بوو ڕەمەزانیشان پێ گەورە بوو بڕێک بەوردی بوومان باسی ڕەمەزانی بکە زمانی زووکەیەندە و بڵنگۆ و شتانە لە مزگەوت و شت نەبوو وەڵا جا ڕەمەزان ئەو یەک نەفەریان تاعین دەکرد بۆ سەڵایە وەڵا عەلەم بۆ خۆم زۆر دەچوم جەوان بوو وەڵا دەچوم هەر زۆر بۆ خودای نەدەچوم ئەگە بووم بەڵام زۆر دەچوم جعێڵم لەسەر کولانان سەڵام دەکرد وەڵا بە سەرباناندات سەڵاوەتم لێ دەدان و شیعرم دەکوت و ئەوە حالم وەڵا ئەوانەی دەکردن و ئەو زار ڕەمەزان وەڵای عالم ئەوەی پێش گیرا بە هاوینێش وەڵا من ئەلعان باب و باپیری مە هاوینە جەنگەی گەرمای هاوینێ وەڵا پێش بوونە و کاریشیان کرد و عالم زۆری احتقاد بەو شتانە بوو. لە خزمەت کاکە ئیبراهیمی خۆشەویست و عزیز داین دێهیاری ئاوایی قەڵاتان سڵاتان لێ بە کاکە ئیبراهیم سڵاو لێ وەشبی زۆر بەخێرن سەرچاوم بۆ دیەکە ئێمە بەخێر بن سەرچاوم هاتن زۆر سپاس کاکەی جان زیاتر خۆتان دەناسێنن ئیبراهیم ڕاوردم خەڵکی ئاوای قەڵاتیان دێهیاری ئێرەشم دە خدمەت و دامە تەمەن چەندە و ماوەی چەند ساڵە دێهیاری و ئاواییان 25 ساڵم عمرە تقریبا 6 دەهیاری قەڵاتیانی مەلەوتی دەهیاری بۆ دامەزراوە دەهیاری ئێرەمە تەمەند درێژ من شەڵار بێم زەرت بنیارەبی کاکەجان بۆمان باسکەم زین ئاوایی قەڵاتان لەکوێ هەڵکەوتە و سەر بەکوێیە 26 کیلومتری باشووری شنۆیە سەر بە دەهێستانی هێقا بەخشی نەڵۆسێن چەند بنەماڵە و چەند خانەوارە 27 ماڵە 54 خانەوار و 182 نەفەریشی جەمعیەت هەیە ڕادی خوێندەواری چەندە چەند دەرسەد دەبێ ڕادەی خوێندەواری وەڵای باشە جەماعەت ئەکسەری مەگە پیرەکان دەنا ئەکسەریەتی خوێندەواریان باشە دەتوانین بڵێن 70 دەرسەدی خوێندەوارە 80 دەرسەدی زیاتریشە دەرێوەڵا فقط دەڵم پیرەکان دەناوی دیکە کولەن خوێندەواریان هەیە الحەمدولیلا شکر بۆ خوددا قوتابخانەی تاپۆلی چەند لێ کاکە لێرە تاپۆلی پێنجم شەشوم هەیە بڵێ بۆ درێژەدان بە خوێندن چ دەکەن کاکە ئیبراهیم وەڵا سرویسەیە ئەکسەرەن بە سرویسە توێ دەکەن یا بۆ نەڵۆسە یا بۆ شاری شنۆیە دەستێکیش دەبینی کچەکان دەست نەشەبان ڕوزی لەوێ درێژە بە خوێندن دەدەن بە خۆیان پس شکر بۆ خوددا بنەماڵەکان ڕێگری منداڵەکان بە تایبەت کچەکان نین بۆ درێژەدان بە خوێندن وایە شکر بۆ خودای ئەو فەرهەنگە دەنێ ئومەدانە ماوە کە بڵێ ئەوە کچەیە ئەوە کوڕە لە خوێندنیان بژێرنەوە الحەمدولیلا کاکە ئیبراهیم جان بۆمان باسی ئیمکاناتی ئاوایی قەڵاتیان بکەن وەڵا لە نظر ئیمکانات خەدەماتەوە شکر بۆ خودای باشین بەڵام چون دەهیارەکەن درەنگ دامەزرا لە نظر تەرەی هادیەوە هێستا تەرەی هادیەکەن تەواو وەڕێ نەکەوتووە لە پار ساڵەوە کارن کردو نزیک 100 میترێکن قاناوچێکی کردەوە ساڵش دە بەرنامەدا هەیە ئینشاءالله 150 تا 200 میتری دیکە قاناوچێشی بکەین بە ئومێدەی خودای و هەروەها ئاو و برق و تەلێفۆن و ئەوانشن تەکمیلن شکر بۆ خودایی الحەمدولیلا لە نظر خەدەماتەوە خراپ نینە فقط ڕێگاکەمان لە پار ساڵەوە قەرارە ئاسفالتیکەن زیرسازەکەی تەواو کراوە منتەزیری بودجەینە ئینشاءالله تەعالا ئەو ساڵ ئەویشیان بۆ کردبایندی و هەروەها بە هۆیەوەی کە لە نەڵۆسەوە نزیکین ئەگە دەگەڵ ئیسفالتکەی با یا هەر پاژی ئیسفالتکەش بە ئینشاءالله ئەگە بڕک بە زووی گازەکەمان بۆ هات بە ئێرەش هەندەی دیکە ئاوەدانتریش دەبەوە و جەماعەتکەش زیاتر دەعساوە زۆر باش دەبوو بەڕاستی ئینشەڵڵا بە هومێدی خودای کاکەجان بە پێوەی کە منداڵی و ئاوایان و 4 ساڵە وەکو دێهیار لە خزمەدە و خەڵکی و ئاوایدان بۆمان باسکەم زین نێوانی خەڵک بەیەکەوە چۆنە وەڵا شکر بۆ خودای لێرە جەماعەت ئەکسەرێتی چوون یەکڕا خزمە و ئەوانی کە خزمیش نینە الحەمدولیلا هەموو یەکڕا زۆر باشن یەکڕا زۆر تەباوڕەبان دەخۆشی و ناخۆشی یەکتردا هەنا بە على الخصوص دەهاتکە منتقیمە کولەن وانە على الخصوص قەڵاتیان زۆر باشە بەڕاستی نێوبانگیشن هەیە دە منتقەیدا کە
دەزیران تێدا زۆر بۆ یەکتر باشن. الحەمدولیلا پس بە دڵنیایەوە دەتوانین بڵێ نەگە کێشەیە گرفتێکیشە بێت لە نێو خوددا حەل دەبێت. شکر بۆ خودای زۆر جێی خۆی هەیە لێرە دەستخۆشی هەر لە هەموو ئاوایی جەماعەتی ئاوایی بکەم کە بەڕاستی زۆر هاوکاری ئێمەنەدا کارە عمرانەکەندا کە دێنە پێشێ سەبریان هەیە کۆمەگیان دەکەن بەڕاستی ڕێز و احترام بۆیان هەیە. دەسوچاویەوەش خۆش بێ کاکەجان دەسوچاوی گشت خەڵکی ئاوایی قەڵاتیان خۆش بێکەوە پێکەوە تەواوڕەبان و هاوکاری دەهیاری خۆشەویستیش دەکەن. دەیکاکە ئیبراهیمجان چ پرۆژە و گەڵاڵەیەک و بەداهاتوو بەدەستەوەیە؟ والله ئینشاءالله تعالى هەروەک کوتم دەو ساڵدا احتمالاً 150 متر قاناو چێشین هەبی بە ئومیدی خدای قەرارە بودجەیەکشن بۆ تێکەن ئەگە پردێکە لە نێو ماڵانە پردەکەش ساز بکەین بە ئومیدی خدای غەساڵخانە و شتەکەشن تەکمیلە وردەوردەی ئەوەندی کە بودجە بێ ئینشاءالله لە ئاوەدانی دیەکەمانی خەرج دەکەین و هەروەها بەدواتچوون دەکەین بۆ ئاسفالتی ڕێگایەکەن ئینشاءالله بە زووترین کات ئاسفالت بکرێ بە کۆمەجی ئیدارەکان ئینشاءالله ئەگە کۆمەگی بکەن گازرسانەکەی زوو بکەین چون بەڕاستی نیعمەتێکی گەورەیە جەماعەتەکە هێندەی دریژ دەعسێتەوە و بە دلیلەوەی کە موقعیەتێکی لە موقعیت جوغرافیەکی باشەوە هەڵکەوتووە خەڵاتیان دەتوانێت بەڕاستی گەشتیارێکی زۆر ڕابکێشێ بۆ ئێرە ئەگەر خەدەمات ڕەفاین زۆر بیت بەدڵنیایەوە تەسیری زۆر دەبی. کاکەجان ماندوو نەبوونیتان ئەرز دەکەم واواتی سەرکەوتنتان بۆ دەخوازم ئەگە قسەیەک ماوە بکتن لە خزمەتتان دەین. زۆر سپاس دەستەکانی ئێوەش خۆش بی داخیرەدا دەستخۆشی دەکەم لە ئێوەی بەڕێز برادرانی پشت دووربین زەحمەت و کێشاوە بەڕاستی زۆر بەخێرن سەرچاوم سەرهەمرم زۆر خۆشحاڵ کردین ئینشاءالله دەداوەتوشدا هەر شاهدی هاتنەوەی ئێوە بین بۆ ئێرەمەدە خزمەت و داین. ئینشاءالله کاکەجان زۆر سپاس. هاوڕێیان و هاوزمانان بینەرانی هەمیشەیی بەرنامەی کانگەی ژیانگەیشتینە کۆتایی دیمانەی ئەو ڕۆمان لە ئاوایی قەڵاتیان سەر بە بەشی نەڵۆس هەڵکەوتوو لە 26 کیلومتری شاری جوانی شنۆ بەڕاستی کە بست بە بستی کوردستانمان هەموو بەهەشتا ئێرەش بەشێک لە بەهەشتی کوردستانمانە ئاوایی خۆشی قەڵاتیان دیمەنێکی زۆر جوان و دڵڕفێن خەڵکێکی زۆر خێنگەرم و میواندار بەڕاستی ئەگەر تاسبێژ لێرە باین لە قسە خۆشی و خێنگەرمی و میوانداری ئەو خەڵکە تێر نەدەبووین ئەگەر ڕێتان لەو ناوچەیەکەوت حتمما وەرن و سەردانێکی ئاوایی قەڵاتیان و سەردانێکی ئەو دیمەنە جوانانەی بکەن تا ڕۆژێکی دیکە و کانگەی ژیانێکی دیکە و سەردانی ئاوایەکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم.